ئەوەی بینی لە پشتە خوێنکار و داوای مافی خۆیەکە دەرماڵە مافی خۆیەتی یاسایە پەیڕەو کراوە بەڵام ئەم ماوە بڕیویانە بۆچی بڕیویانە ئەم پارەی لەکوێیە تەلەفە مافی خۆیەتی داوای دەرماڵەکە دەکوا پارەکە پیشاماندا ئەو تافانێکی لە پشتاوی بیستی یان بنە ماڵیان دەسەڵاتە لەو دوانە زیاتر تێناپەڕێ بڵێ کوا پارەکانمان لەکوێیە بێنە پارەی تەلەبەمان بەرێ تەلەبە هەیە محتاجی پارەیە کاکە وەرە من لە ناو زانکۆم تەلەبەت پێ پیشاندەم بەخوای گەورە لە ڕووی ناتۆ بێتە کافتریا چکە فلس لە گیرفانیان نەبووە هاتووانە بۆیە مناوەڵە کاکە 6 ساعت لە دەوامم 250 مەرە شتێ بخۆم یعنی ئەمە حەقیقەتە تەلەبە حەقیقەتە ژیانی گورستان وایە گەنج پێویستی بە پارەیە تەلەبەی زانگۆشە ئەو نەدر پێویستی بە پارە کوا دەرماڵە هەمووی ئاڕاستی حکومەت و بنەماڵاکرێ ئەو پارەی خوێندکاران لە چۆن دەرماڵە بە موچەی یەک بنەماڵە حەلەکرێ بە موچەی یەک دەسەڵاتدار حەلەکرێ بە موچەی یەک سەرۆکی بەسی حەلەکرێ یەک بەرپرسی بەڵێ حەلە بێت کوا بۆ ناماندنێ لەسەر چی وەساون بەتەمان کێشە حەل نەبێ بەتەمان گژی و ئاڵۆزی دروست بێ بەتەمان وڵاتانی تر گژ و ئاڵۆزی بکرێتە وڵاتەشەوە ناکەوێت هەمووی بە عەقڵانە پەیڕەوێکە ببینە خۆ پیشاندان یەک گژووینی تێ ناکەوێت مەگەر ئێوە زەختمان لێ بکەن ئەوەی زەختەکە حکومەتە ئەوەشی کە مافی تەلەبە خوار حکومەتە تەلەبە داوای مافی خۆیەکە پێویستەکە بیگرێتێ